دەوڵەتی تورکیایە کە هیچ کاتێک بڕای بە دیموکراسی بە ئازادی بە بنەماکانی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ بە هیچ بنەمایەکی سیستمی دیموکراسی نییە بە تایبەتی کێتە سەر مەسەلەی گەلی کورد. بۆیە ئێمە تێبینیەکەین کە ئەوان نەبەر شێوازی دیموکراتیانە قوبوڵیانە و تا ئێمە ئەبینی لە باکوورچی ڕۆدا ئەندام پەرلەمانە سەرۆکی شارەوانیە ئەمانە هەمووی لە گونجی زیندانەکان تون کراون و خەڵکی قەیوم و خەڵکی تر لە جێگایاندانرێ و ئەو بنەمانەی کە ئەوانیان پێقەدەغاکەن و ئەوانیان پێگرن هیچی بنەمایەکی ئەساسی نییە کەوا یعنی ئەمە شتێک بێشانیەوە بێکە ئیدانە بکرێ. بۆیە ئەم دەوڵەتە پێی وایە کە ئەوان نەتوان بە ئاگرو و ئاسن کۆتایی بە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد بە مافی گەلێکی 40-50 ملیۆنی بێنن. بۆیە ئەوان بیرەکەنەوە کەوا ئەتوانن بەڕێگای عسکەتاریەت و بەڕێگای میلیتاریزم و لەشکرکێشی و فڕۆکەی درۆن و ئەم شتانە پیان وایە کە ئەوتوانن خەونی گەلێک لەبار بەرن. لە هەمان کاتە ئێمە وەکو حیزبی زەحمەکێشان و هەر هێزە چەپەکان لە کوردستان حیزبی شیوعی و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بەردەوام ئێمە لە کار و چالاکیەکانمانە ئیدانەی ئەو جۆرە بەردومانانەوە ئیدانەی تەدەخولکردنی دەوڵەتی تورکیامان کردووە و پێش مانگێک لەمەوبەر ئێمە هەرسەلایانی سیاسی لە هەولێر یادداشتنامەمان ئامادە کرد و چوینە بەردەمی UN و ڕێپیاوانێکمان لەوێ ساز کرد و بەردەوامیش لە سلێمانی ئەمە لە هەموو کار و چالاکیەکانی کە دژی داگیرکاری ئەکرێ ئێمە تەواجودمان هەیە و بوونمان هەیە و هەر سبەینێش بۆ بۆنەوە لە ڕۆژی داگیرکاری جیهانیە دژایەتیکردنی داگیرکاری لە ئەسەر ئاسی جیهانە ئێمە ڕێپیاوانی چکەمان بەدەستەوە لە شاری سلێمانی پێی هەڵەسین. بۆیە ئێمە بە هەموو شێوازێک هەر تەداخولکردنێک هەر پێشەلکاریەک کە دەوڵەتی تورکیایان هەر دەوڵەتێکی دراوسێ بۆ سەر مافی گەلەکەمان بیکات و هەنگایەک بێتە پێشەوە بردومان کاوە خەڵکی نیشتیمان پەرۆر و تێکۆشەری میلەتەکەمان تیرۆرکە ئەمە کاری ترسنۆکانەیە کاری نائینسانانە دوور لە پرینسیپە دیموکراسیەکانە و باشترین ڕێگاچارەوەیە کە بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و چارەسەری داخوازەکانی گەلی کوردکەن لە ڕێگای دیموکراتیانە و ئەوەی کە حەقی گەلەکەمانە پیان بدەن. سەبارەت بەوەی کە هەندێک هێزی سیاسی بێدەنگی هەڵبژاردووە ئێمە ئەزانین کە فشارەکانی دەوڵەتی تورکیا لەسەر هەردوو هێزی دەسەڵات و ئێرانەکانیش بە هەماشەوە فشاری بەردەوامیان لەسەر هەردوو هێزی دەسەڵات هەیە و عیلاقات و پەیوەندی بازرگانی و هاتوچۆ و پەیوەندی هەناردەکردنی نەوت و ئەوانە لەگەڵ دەوڵەتە هەیە. بۆیە ئەبینی زۆر جار ئەو هێزانێک کە بەشدارن لە حکومەتەوە زۆرێکیان عیلاقی جۆرە جۆران هەیە لەگەڵ دەوڵەتانە ناتوانین یان نایەن بە زەقی ئیدانەی ئەو مەواضیعانە بکەن یان ئەو ئیدانەی ئەو پێشرکارانە بکەن کە دەوڵەتی تورکیا پێی هەڵەسێ. شتەکان زیاتر بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی سیاسیە وەک لەوەی کە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی بێ.